شە بە دووادا چوون بۆ کێشە و گرفتی هاوڵاتیان دەکات. ئەو کێشە و گرفتانەی کە هاوڵاتیان هەیەە ئێمە دەمانەوێت لە شاشە جوانەکەی کورسان نیوز و بەرنامەی فایل و دیاردەوە بۆ بینەرەکانمانی بخەینە ڕوو و بۆ لایانی پەیوەندیداری بخەینە ڕوو و هەمیشە دەنگی خەڵکانی سەملێکراو بین بۆ ئەوەی بتوانین پێکەوە هاوکار بین لە چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە ئەوان هەیەە. خۆم بە خۆشحاڵەزانم ئەم ئێوارەیە لە بەرنامەی فایل و دیاردە لەگەڵ کۆمەڵێک لە جوتیارانی کوردی کەرکووک بەرنمەیەکی تایبەت دەکەین بۆ ئەو کێشە و گرفتانەی کە جوتیارانی کورد لە کەرکووک هەیەە. ساڵانێکی زۆرە کێشەی زەوی و زار لە کەرکووک بوونی هەیە و هەمیشە لایەنە پەیوەندیدارەکان و هەمیشە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن و لە کاتی ئەو کاتانی کە پێویست بە خەڵکی کەرکووک و بە دەنگەکانی خەڵکی کەرکووک بووە باس لەوە کراوە کە دەبێت کێشەی زەوی لە پارێزگای کەرکووک چارەسەر بکرێت. لەگەڵ ئەوەی ساڵی پار لە خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیار درا بە هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورەکە. ئەما کۆمەڵێک بڕیار بوون بە پێی ئەو بڕیارانەی مەجلیسی قیادەی سەورەی پێشوو جوتیارانی کورد لە ژمارەیەکی زۆر زەویزاری کەرکووک بێبەش کرابوون. ئیلغاکردنەوە و هەڵوەشانەوەی قەرارەکانی مەجلیسی قیادەی سەورە ئەمە لەلایەکی تریش دەرچوونی بڕیارێک بۆ جێبەجێکردنی هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە ئەمە تا ئێستا بوونی هەیە و خەڵک بە شێوەیەکی گشتی و کەرکووکیەکان و جوتیارانی کەرکووک زۆر دڵخۆش بوون بەوەی کە بە هەڵوەشانەوەی ئەم بڕیارانە ئیتر زەویەکانیان بۆ ئەگەڕێتەوە بۆیان و خاوەندارەتی ئەم زەویانە وەردەگرنەوە و دەتوانن ئیتر کارەکانی خۆیانی لەسەر بکەن. بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانیە هەتاکو ئێستا ئەم بڕیارە جێبەجێ نەکراوە و ئەم ساڵیش جارێکی تر جوتیارانی کورد لە کەرکووک کێشە و گرفتیان بۆ دروست بووە. ئێمە دەمانەوێت لە ڕێی ئەم بەرنامەیە وزانین کێشە و گرفتەکانی ئەوان چییە و چۆن چارەسەر دەبێت و لایەنی پەیوەندیدار بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە دەبێت چی بکە. بە سوپاسەوە کۆمەڵێک میوانم ئێوارێ لەگەڵ ئێمە ئامادەیان دەبێت. ئەوانیش زۆر بەڕێز عەبدوڵڵا میرویس کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووکن. بە سوپاسەوە لەگەڵ ئێمە لە ستودیۆ ئامادەی دەبێت. زۆر بەخێر بێت کاک عەبدوڵڵا. زۆر بەڕێز شێخ نەجات تاڵەبانی کە بەڕێزیان نوێنەری جوتیارانی کوردن لە کەرکووک. زۆر بەخێر بێت کاک شێخ نەجاتی. زۆر بەڕێز سروە محەممەد کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن. بە سوپاسەوە لە بەغدادەوە لەگەڵمان ئامادەی دەبێت خات و سروە بەڕێزیشتان زۆر بەخێر بێن. لەگەڵ ئەوەش وەک باسم کرد کۆمەڵێک لە جوتیارانی کوردی کەرکووک بە سوپاسەوە لە کەرکووکەوە ماندوو بوون و هاتوونەتە ئێرە بۆ ئەوەی دەنگی خۆیان و جوتیارەکانی تری پارێزگای کەرکووک لە ڕێی فایل و دیاردەوە بگەن لەلایەنی پەیوەندیدار بە ئومێدیەوەی هەمووان پێکەوە بتوانین چارەسەری گرفتەکانیان بۆ بکەین. وەک سەرەتا من دەچمە لای شێخ نەجات. کاک شێخ دووبارە بەخێر بێ. بەڕێستان نوێنەری جوتیارانی کوردن لە کەرکووک. گرفتەکانی ئێوە لە ئێستادا بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو کە ئێوە لە ڕێی ڕاگەاندنەکانەوە کۆمەڵێک گرفتان خستە ڕوو و داوای چارەسەریتان کرد. ئێستا جوتیارانی کورد لە کەرکووک کێشەکانیان چییە؟ سڵاو لە جەنابەت لە کارمەندانی تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتان کەناڵە بەڕێزەکەتان و بینەران لە میوانانی بەڕێزیش. بەڕاستی کێشەی زەویزار لە کەرکووک کێشەیەکی زۆر کۆنە هەر لە وەختی ڕژێمی گۆڕ بەگۆڕەوە مێژوویەکی کۆنیە نامانەوێت یانی درێژە بۆ مەوزوع باسە بکەین. بەڵام ئێمە یعنی لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسی گۆڕ بەگۆڕەوە شتی یاساییمان دەستکەوت وەکو کورد لە بەغدا. یعنی لە ساڵی 2007 بڕیاری ژمارە 4 لژنەی تەنفیزی جێبەجێکردنی مادەی 140 دەرچوو کە هەموو گرێبەستی عەرە هاوردەکانی هەڵوەشانەوە کە زیاتر بوو لە 5000 گرێبەست. لە ساڵی 2012 بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراقی فیدراڵی ژمارە 29 دەرچوو بۆ هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی لژنەی شئونی شیمال کە ئەوی زیاتر لە نێزیک 900,000 دۆنەم ئەرزی کورد و تورکمانی دابوو بە عەرەب گرێبەست دابووی بە عەرەب و بەناو وەزارەتەکانی حکومەت و تەزیلی کردبوو. قراراتی مەجلیسی قیادەی سەورە ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی هەڵوەشاوە کە چەند بڕیارێکە لە کەرکووک کە لە ساڵ هەر لە ساڵ 74 و 75 دەستی پێکرد کە زیاتر لە 300,000 دۆنەم ئەرزی کورد و تورکمانی دەستی بەسەراگرت. ئەمانە وەکو کێشە و ئەساسی کێشەکانە. بەڵام بڕیاری ژمارە 4 دەرچوو لە ساڵی 2007 لیژنەی مادەی 140 بۆ هەڵوەشاندنی گرێبەستەکان هەتا ئێستا کورد لە بەغدا نەیتوانی ئەمانە جێبەجێ بکات. بڕیاری ژمارە 29 ساڵی 2012 ئەنجومەنی وەزیران دەرچوو کە زیاتر لە 900,000 دۆنەم ئەرزی کورد و تورکمان ئەگەڕێنێتەوە
کێشەکە لەو کاتەیە وەزیرێکی دادی شۆفێنی هەبوو لە وەزارەتی دادی وەرگرت بوو ئەبێ لە وەزارەتی دادەوە جێبەجێ بکرایە نەکرا بەڵام خەفەتەکەی ئێمە لەوەیە کە تا ئێستا دوای ئەمە سێمین وەزیری دادی کوردەکە ئەم وەزارەتە وەرئەگرێت تا ئێستا و کێشەیە چارەسەر نەبووە کە لەم دوایی کە خالیت ڕێز و احترامم بۆی دەستی کردووە بە جێبەجێکردنی بڕێک لەو بڕیارە لەو بڕیاری ژمارە بچونەوە بەڵام بەداخەوە ئەویش حتا ئێستاکە عارە بڵێ مایفی بالغەڕەض کیفایەت نییە چونکە لە 900,000 دۆنم ئەرز لە شتێکی جوزئی دەستیان پێکردووە ڕەنگەی ئەگەر بەم بابەتە بڕوە ئەو بەرنامەیە ڕەنگەیە بە 50 ساڵتریش تەواو نەیەت ئەبێتەوە بێت تۆ بڕیارەکەت هەیە بڕیاری ئەنجومەنی وەزیرانت هەیە پێویست ناکە بکەیتە جوزەوە هەمووی دەستی پێ بکە هەر دایرێک تەزیل عقاری خۆی هەیە لە منتەقەکە با دەستی پێ بکات و جێبەجێی بکات و ئەو وەرزانە بکاتەوە بۆ خاوەن ڕەسەنەکانی یاسای ژمارە 3 ساڵی 2025 کە جوتیارانی کورد و تورکمان زۆر پێی دڵخۆش بووین کە ئەمە ڕاستیەکێ بوو لە داواکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە کارنامەکەی حکوومەتەکەی سوودانیە کە چەسپاندیان بە دڵخۆشیەوە ئەڵێن کە بڕیارەکان هەڵوەشایەوە بەڵام پێویستی دوای ئەوەی کە بوو بە قانون یاساکە تەسبیت بوو لە واقعی عێراقی نەشر بوو سەرۆکی کۆمار مساعدەقەی لەسەری کرد ئەبێ ڕێنمایی بۆ دەربکرێت لە ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە بەڵام يعني خوي أساكا عرب مطاطية عليه لمجلس الوزراء إصدار التعليمات يعني إجباري مجلس الوزراء ناكا بل على مجلس الوزراء إصدار تعليمات مجلس الوزراء وصالك وبين شش معنا واستوى لأنجمني شورای الدولة استعلن لويه واستوى كخالد إما دوسي جار بيوندي مان بيو كرد يعني بدس خوشيه وبيوندي بسروكي أنجمني شورای دەوڵەتەوە کردووە لە پێش جێژنی ڕەمەزان وعدی داوتی دوای جێژنی ڕەمەزان جێژنی ڕەمەزانی تەواو کرد مەوسمی حەج تەواو بووتی لە دوای مەوسمی حەج ئەوە مەوسمی حەجیش تەواو بوو جا ئەم کێشانە هەموو ساڵێک تازە ئەبێتەوە هەرچی ئاسارێک لەسەر کێشەی ئەرد هەیە بۆ جوتیاری کەرکووک ئەم جێبەجێ نەکردنی بڕیاری ژمارە 29 بڕیاری ژمارە یاسای ژمارە 3 ساڵی 2025 باشە دەستخۆش ئەگەڕێمە وڵات کاک عەبدوڵڵا بەڕێستان ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووکن ئەو کۆمەڵێکشتی باس کرد کاک شێخ نەجات هەموو ئەو گرفتانی کە جوتیارانی کورد هەیەە بەهۆی جێبەجێ نەکردنی ئەو یاساوێک کە بڕیاری هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادی سەورێدراوە بەڵام جێبەجێ نەکردنی ئەم یاسایە کە بەڕاستی کورد و بە تایبەت کەرکووکیەکان زۆر دڵیان پێخۆش بوو ئەو گرفتانە چین کە بۆی دروست کردوون ینی ئەو فەرق و جیاوازیەت چییە کە لە نێوان جوتیارانی کورد و ئەو جوتیارانی تر بوونی هەیە و ئەو گرفتانی کە ئێستا بۆ ئەمان دروست بووە وەڵام سەرەتا ئێوارەتان باش ئێوارەی بینەران و بیسەرانی شاشە جوانەکەی کورسات باش و من سوپاسدانەکەم بەڕاستی گرنگجیدان بە کێشەی کەرکووک ئەمە بۆ خۆی جێی دەستخۆشیە لە کورساتیش لە هەموو کارمەندان بەڕاستی ئێمە لە کەرکووکاوە کاک شێخ نەجات ئیشارەتی پێدا کێشەکانمان لە جێبەجێنەکردنی یاسایە یعنی ئێمە کورد لەو شارە هیچ کاتێک داوای تعویزی نەکردووە داوای قەرەبووی نەکردووە کە چەند ساڵ ینی 50 ساڵە و قەراراتی مەزکات تەورە لەسەر زەوی کورد کە خاوەندارەتەکەی لەسەنداوتەوە لە هەشتاکانیشەوە بە لیژنەی شوون شیمال کورد نهاتەوە داوای قەرەبوو بکاتەوە کە ئەو ساڵە زەویەکەی بەدەست عەرەبەوە بۆ ئیستیغلال کراوە هاتووە داوای کردووە کە مولکیەتەکەی کە ئەسڵەن بەناو باوباپیرەوە بووە یان گرێبەستەکەی بەناو باوباپیرەوە بووە یا بەناو خۆیەوە بووە ویسوێتی بگەڕێتەوە یعنی ئەمە تەنها کێشەکانمان لە جێبەجێنەکردنی یاسایە ئەمە لە عێراقا من بۆ خۆم وا تەسەوەرەکەم نیەتێک نییە بۆ چارەسەرکردن کە نیەتێک نەبوو بۆ چارەسەرکردن ئەم کێشانە ناوبەناو لێرە و لەوێ سەر هەڵدا بە تایبەتی لە کاتی درێنەوە لە کاتی ئامادەکردنی زەویە بۆ چێڵان و بۆ تۆکردن بۆچی ئەو کێشانە چین کاک عەبدوڵڵا کە لە کاتی درێنە و ئەوە دروستە کێشەکانیان بەڵێ لە چیەوە دروست لەو کاتانەیە کە مەسەڵەن جوتیارە کە چێتە سەر زەویەکەی باوباپیرێتەوە بیچێڵێ حکوومەت بە بیانۆیەوەی کە تاپۆی ئەم زەویانە یان گرێبەستی ئەم زەویانە هی ئەو نییە لە ڕووە قانونیەکەەوە وایە لە ڕۆ قانونیەکەەوە گەر جەنابتیش دادوەربی یان ئەگەر هێزێکی ئەمنیبی هەروواکەی چکە داوای مسەمسەکەی ڕئیسین لێکن تۆماریان عقد کە بەناوتەوە نییە مانایەوە تۆ خاوەنی نیت ئەمە لە ڕۆی یاسایەکەیەوە بەڵام لە ڕۆ شەرعەکەەوەی جوتیارە کوردەکەیە ئەمە یعنی مشکلەکە لێرە نیەتێک نییە بۆ چارەسەرکردن ئێمە لە کاتی حکوومەت پێکەنانی حکوومەتە کارنامەی حکوومەتە ینی ئەبواە ئێمە هەموو هێزە کوردیەکان ئەمانەیان بخسا کارنامەی حکوومەتەوە ینی کە جێبەجێ بکرێت ناکرێ ینی بۆ نمونە ئێستا
مادەی 140 لە 2005 دەنگی لەسەردرا و هەموو عێراق دەنگی لەسەردا بۆ مادەیکی یاسایی بەڵام وتیان دوای 2 ساڵ جێبەجێ کرێ و کاتێ ئێمە پێمان زۆر بووتمان لە دنیاتی 2007 جێبەجێ کرێ بەڵام نیەتێک نەبوو بۆ جێبەجێکردن ئەم نیەت نەبوونە دایمان جوتیاری کورد یان هاونیشتمانی کورد و تورکمان دایمەن ترسێکی لە دڵایە کە ئینتیمای نەبێ بۆ وڵاتە ئەم وڵاتە قبولی نەکا کەمە هاوڵاتی خۆیەتی ئەما گەر بێت و لە ڕۆ نیشتمانەکەەوە لە ڕووی نیشتمانی عێراقەوە بیری لێ بکەیتەوە ئەبێ کە ئەوانەی کە ڕۆڵی سیاسی گەورەیان هێ لە بەغا ئەوان هەوڵدان ینی عەرەبەکان هەوڵدان کە ئەم کێشانە چارەسەر کرێ بۆی کوردیش هەست بە دڵنیایی بکە کە لە ناو وڵاتێکە کە حسابی هاوڵاتی بۆ کرێ تا ئێوە دڵنیایی هەست پێ ناکەن تا ئێستا بە دەلیلەوە بە بەڵگەوە هەستی پێ ناکرێت کەواتە با من بچمە بەغداد هەمومان پێکەوە چینە بەغداد بەلای خات و سروە ئەوەی کە ئەمان باسی دەکەن یعنی هەموو ئەو بڕیارانەی کە دەدرێت ئەو قانونانی کە پێشتر دەرچووە لە بەرژەوەندی کورد و بەتایبەت کەرکووکیەکان ئەمان ئومێدێکیان نییە بۆ جێبەجێکردن و ئەوەشی کە ئەیبینین تا ئێستا کە ئەو بڕیارانە و ئەو یاسایانە کە جێبەجێ ناکرێت گرفتی بۆ بەتایبەت بۆ جوتیارانی کورد لە کەرکووک دروست کردووە بەڕێستان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن لەگەڵ ئەوەش دوجار ئێوە نوێنەری کوردن لە بەغداد کێشەکانی ئەمان لەگەڵ بەغدادە بە دوواداچوونەکانی ئێوە لە ئێستادا ئەوەی کە گرنگ بێ بۆ جوتیارانی کوردی کەرکووک کە لە بەغداد کردبێتان چییە؟ بڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ میوانە بە ڕێزەکانت دیارە ئێمە کە ئەگەڕێینەوە بۆ کێشەی جوتیار نەک تەنها کێشەی جوتیار بەداخەوە ڕژێمی لە ناوچووی گۆڕ بە گۆڕ ئەوەندە بڕیاری دەرکردووە ئەم وڵاتەی کردووە تا ئەتوانین بڵێن ئەم وڵاتەی کردووەتە گۆمێکی کێشە و بەجێ هێڵاوە لە ئێستا ئێمەگە بگەڕێنەوە بۆ بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە تەنها ئەو بڕیارانە نییە کەوا لە پەرلەمانی عێراق بڕیاری لەسەردرا هەڵبۆ شێرێتەوە ئێمە هەزاران بڕیاری ترمانەیە پەیوەندی بە جنسیەوە هەیە پەیوەندی بە سیاسەتەوە هەیە یعنی کۆمەڵی کێشەی زۆر گەورە لە عێراقا بەجێ ماوە حکوومەتێک لە دوایەکەکانی عێراقیش نەیانتوانی هەر حکوومەتێک داوێتە دەستی حکوومەتێکی ترەوە نیانتوانیەوە کێشەکان بە شێوەیەکی گشتی چارەسەر بکەن منەگەڕێمەوە بۆ ئەسڵی کێشەکانی جوتیاران نەک تەنها جوتیارانی کەرکووک جوتیارانی ناوچەکانی مادەی 140 کە لە خانەقین و قەرەتەپە و جەبارە و تاوەکو ئەگاتە کەرکووک و تاوەکو ئەگاتە مووسڵ ئێمە باسی ئەو جوتیارانە ئەکەین بە تایبەتی ئەو جوتیارانەی کەوا زەرمەندن کەوا غەدریان لێکراوە سەدانەوەتی جوتیاری کوردن ئەتوانین بڵێن سەدادەی جوتیاری تورکمان و ئەگەر بەشێکی تر بن بۆیە ئێمە باسی کۆمەڵێک بڕیارەکەین لە ئەنجومەنی وەزیران هەڵوشاتۆ یا خود قەراراتی ئەوەی شیمال هەڵوەشێنراوەتەوە ئێمە گەورەترین کێشە کە بربەست بووە لە بەردەم کورد و بە تایبەتی لە بەردەم ئیداراتی شاری کەرکووک و ئیداراتی تر ئەوەیە کەوا بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە بڕیارێکن قووەی قانونیان هەیە تەنها لە پەرلەمان هەڵەوەشێنرێتەوە ئەگەر لە پەرلەمان هەڵنەوەشێنرێتەوە هەر بڕیارێکی تر بدرێت بکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئەوە دەتوانرێت تاعدی لەسەر بدرێ و لە دادگای فیدراڵی ئەو بڕیارانە هەڵبۆشێتەوە خۆشبەختانە ئێمە لە خولی پێشووی پەرلەمانە ئەو بوو لە منهەجی ویزاریەکەی محەممەد شیع سوودانیە ئێمە هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە بە پارێزگابوونی هەڵەبجە هەموارکردنەوەی یاسای زیندانیانی سیاسی هەموارکردنەوەی یاسای شەهیدان ئەمانەمان خستە بەر پێشی هەموو یاساکانی ترەوە وەکو فراکسیۆنێکی نیشتیمانی کوردستان ئەتوانم بڵێم خولی پێنجەمی پەرلەمان بە خولی کوردانەدا ئەنرێت بەشێکی زۆری ئەو یاسانی کەوا کێشەی لەسەر بوو دەنگی لەسەردرا ئێمە توانین بڵێ دەنگی کوردانەی لەسەردرا لە بەرەوەی کورد بە یەکگرتووی توانی دەنگ بدا لەسەر ئەو یاسایانە و بە تایبەتی هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە لە ئێستادا ئێمە خطوەی یەکەم هەنگاوی یەکەم بڕیارەکە هەڵوەشێنراوەتەوە ئێمە لە دوای خطوەی دووەم چی کراوە من دوێنێ ئەم کاتێک کە لەگەڵ ئێوە قسە ئەەکەم لای کاک خالد شوانی بووم گفتوگویەکی زۆر باشمان کرد ئەوەی کە من ئاگدارم کاک خالد زۆر حەریسە لەسەر ئەوەی کەوا کێشەی جوتیارەکان کاری لەسەر بکرێت لە وەزارەتی دادەوە هەروەکو ئێوە ئاگدارن ئێمە بۆچی هەموو کاتێک وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمانەوەی یەکێک لە وەزارەتەکان کەرکووکی بێ لەبەرەوەی کەرکووکیەکان
خۆیان لە ئازاری خۆیان تێئەگەن ئێساکە کار خالد کەرکووکیە لە ئازاری کەرکووکیەکان تێگات لە کێشە و معانات و چارەسەرکردنی کێشەکانیش تێئەگا بۆیە لیژنەی تایبەت پێکێنراوە ئەوەی ئەنجومەنی شوراش و عدراوە کاری لەسەر بکرێ ئەمە وەکو فراکسیۆنی کێتی نیشتیمانی کوردستان بە دوواداچوونمان بۆی کردو وەزارەتی داد لیژنەیەکی تایبەتی هەیە خودی جەنابی وەزیری داد دکتۆر خالەشوانی بە دوواداچوونی ئەتوانم بڵێم بە دوواداچوونی ڕۆژانە ئەکات بۆ ئەو بڕیارەکە دەرچێت لە ئەنجومەنی شوراوە. ئێمە لە ئێستادا هەڵوەشانەوەی زیاد لە 1.2 ملیۆن زەوی گێڕانەوەی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر لە جوتیارێکەوە بۆ جوتیارێکی تر لە 1000 جوتیارەوە بۆ 1000 جوتیاری تر ئەمە پێویستی بە ڕێکاری زۆرەیە پێویستی بە ئیجراعاتی زۆرەیە سەبارەت بەوەی کەوا ئەنجومەنی وەزیران ڕێنمایی دەربکات لەسەر ئەو یاسایە هەر قانونێکە لە پەرلەمانەوە دەرەچێە ئەنجومەنی وەزیران ئەگەر پەرلەمانیش نەنووسێت پێویستە ڕێنمایی دەرکا ئەنجومەنی وەزیران ئیجبارە ملزەمە بەوەی کەوا ڕێنمایی دەرکات بۆ چارەسەرکردنی یاخود جێبەجێکردنی ئەو یاسایە. لە ئێستادا لە دوای ئەوەی کەوا دەنگدرا لەسەر ئەم پرۆژە یاسایە هەڵوەشانەوەی پرۆژەکانی بڕیاری مەجلیسی قیادەی سەورە ئێوە هەروەکو ئاگدارن کێشەی شەڕ هاتە پێشەوە لە عێراق لەوانی ئاگاتانی بێ پاشەوە بژاردن هاتە پێشەوە پێکێنانی حکوومەت هاتە پێشەوە لە ئێستادا حکوومەت سەرقاڵی هەڵوەشانەوەی فەسائلەکانە ئەمانە هەمووی خۆی بۆ خۆی کێشەمانە هۆکار بوون خات و سروە بۆ ئەوەی کە ئەو بڕیارە تا ئێستا لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرنەکرابێت. بڵێ ئەو بڕیارانە دەرەکرێ بە دڵنیاییەوە ئێستا ئێمە حکوومەت کەوتۆتە سەر کار تەنها کۆمەڵی وەزارەت ماوە ئەو کۆمەڵە وەزارەتەش لە چەند مانگی داهاتووە هەڵبژێرێت خۆشبەختانە یەکێک لە وەزارەتانی کەوا هەڵبژێرا و کێشە و گیر و گرفتی لەسەر نییە وەزارەتی زراعی ئێمە بڕیارە وەکو فراکسیۆنێکێتی سبەینێ سەردانی وەزارەتی زراعە بکەین من لێرەوە ئەڵێم هەڵوەشانەوەی ئەو بڕیارانە خۆی بخۆی شۆڕشی کوردی بوو بەڵام جێبەجێکردنیشی پێویستی بە شۆڕشی کوردی هەیە دەستخۆش ئەو جێبەجێکردنش لە ئێستادا ئێمە وەکو هەموو فراکسیۆنەکان دڵنیا ئەدەینە جوتیارانی کەرکووک و سەرجەم جوتیارەکانی تر لەبەرەوەی ئێمە ئاگدارین گیر و گرفتی زۆرەیە ئەوەی کە ئێمە ئاگدارین 420,000 تەن کە بۆ کەرکووک دانراوە ئەوەی کەوا داخلی خوتەیە سەرجەم ئەو جوتیارانە ئەگرێتەوە کەوا کێشەی یاساییان یەگرێ بەستەکانیان تەواوە تاپۆکان بەناوی خۆیانەوەیە بەڵام ئەو 600,000 تەنەی کە ماوەتەوە ئەو جوتیاران ئەگرێتەوە کە خارجی خوتەی کەوا کێشەی یاسایی و کێشەی گرێبەستیان هەیە زۆر باشە داهاتووە بڵێنیان پێدەین کەوا کێشەکان کاری زۆر باشی لەسەرەکەین باشە ئەگەڕێ مۆلات خات و سروە دەستخۆش ئەگەڕێ مۆلات بە ئەمە تۆزێک گوێ لەو میوانانەش بگرین کە لێرەن ئەو جوتیارانە بزانین گرفتەکانی ئەوان زیاتر چییە لەگەڵەوەی باسمان لەو قەرارانە کرد کە هی مەجلیسی قیادەی سەورا بوون و هەڵوەشێنراوەتەوە بەڕاستی ئەمە دەستکەوتێکی گەورەیە بەڵام جێبەجێکردنەکەشی وەک خات و سروە باسی کرد ئەمەش پێویستی بە چاودێری بەردەوام هەیە و تا ئەوە جێبەجێ نەکرێ بەڕاستی دەرچوونی یاساکە خۆی بۆ خۆی هیچ گرنگیەکی نابێت. کەواتە بام چمەلای و میوانانە دووبارە بەخێر بن کە قسەمان بۆ دەکات. باش گرفتەکانی ئێوە ئەوەی کە لە ئێستادا هەیە ئەوەی کە باس دەکرێت دەڵێن داخلی خەتووە و خارجی خەتوویانی ئەوەی کە لە دەروی پلانە و ئەوەی کە لە ناو پلانە و پێم وا بێت بەشێکی زۆری ئەو جوتیارانەی کورد کە گرفتەکانیان هەیە لە دەرەوەی پلانن کە ئێوە لە دەروی پلانن جیاوازیتان چیە لەوانەی کە لە ناو پلانن ویان گرێبەست یان مڵکەکە بە ناوی خۆیانەوەیە فەرموو قسە بکەن. زۆر سپاس وەڵا سڵاو بۆ تەواوی بینەرانی کورسات نیوز لە ڕاستیدا کێشەکانی ئێمە کە ئەوەی لە دەرەوەی پلانی کشتتوکاڵی لەگەڵ ئەوەی لە ناوی پلانی کشتتوکاڵی ئەوەیە کە ئێمە بەهۆی سیاسەتەکانی ڕژێمی پێشوو ئەو زەویانە لەسەر ناوی خاوەنە ڕەسەنەکانیان ڕەشکراوەتەوە یان گرێبەستەکانیان هەڵۆشاوەتەوە جا بۆیە ئێستا بەپێی بڕیارەکان و ڕێنمایەکانی وەزارەتی کشتتوکاڵ و ئەنجومەنی وەزیرانی عێراقی ئەو کەسەی کە سلەیەکی ڕاستەوخۆی لە نێوان خۆی و وەزارەتی کشتتوکاڵیان ینی ڕاستەخۆ ئەگەر زەویەکەت بەناو نەبێیان گرێبەستێک کرد لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ نەبێ ئەوە تۆ دەکەوێت دەرەوەی پلانی کشتتوکاڵی ڕەنگە لە شارەکانی تر بە جۆرێکی تکە بێ بەڵام ئەوە بە ئارەزوو ویستی خۆمان نەبووە ئێمە کە کەوتونێتە دەرەوەی پلانی کشتتوکاڵی واتە زەویەکان بەهۆی سیاسەتەکانی ڕژێمی بەعز لەسەر ناوی
خاوەنە ڕەسەنەکانیان کە جوتیاری کورد و تورکمانن ڕەشکراوەتەوە بە سیاسەتی شۆڤینیانە ڕەشکراوەتەوە لەبەرەوەی کورد و تورکمان بووینە بۆی کە نەبنە خاوەن زەوی و تەرحیلی کردوونە دەری کردوونە گوندەکانی وێران کردووە وەکو گوتم زەویەکانی لەسەر ناوی خاوەنە ڕەسەنەکانی ڕەش کردوتەوە گرێبەستەکانی هەڵوەشاندوتەوە ئەوە بەهۆی سیاسەتەکانی ڕژێمی پێشوو بووە باشە کە کەوتیتە دەرەوەی پلانی کشتتوکاڵی گرفتی بۆ دروستە بێت حکوومەتی نوێی عراقیش لە دوای 2023 کە هەتا ئێستا 23 ساڵە حکومڕانن ئەو کێشەیەیان چارەسەر نەکردووە باشە ینی خۆیان چارەسەریان نەکردووە سەر ڕای ئەوەی کە هەروەکو مامشێخی گوتی یاسا دەرچووە بڕیاری پێ دەرچووە بەڵام خۆشیان یاساکەی خۆیان بڕیارەکانی خۆشیان جێبەجێ نەکردووە هەر لەبەر هەندێک هەتا ئێستا جوتیاری کورد و تورکمان لە کەرکووک کەوتونەتە دەروی پلانی کشتتوکاڵی واتە لە کاتێکدا کە حکوومەتی عراقی خۆی تاوانبارە خۆی کێشەکانی چارەسەر نەکردووە خۆی یاسای خۆی جێبەجێ نەکردووە خۆی بڕیاری خۆی جێبەجێ نەکردووە بەڵام دێ تاوان و سزاکە لەسەر جوتیاری کورد و تورکمان دەشێنتەوە بەوەی کە خاتە دەروی پلانی کشتتوکاڵی و بڕیار دەدا ئەوانەی لە دەروی پلانی کشتتوکاڵیە بە 500,000 دینار لێی وەربگرێتن یعنی ئەوە ناحەقیەکی هەتا سەرێستان گەورەیە و زوڵمێکە کە ئەوەی بەعس 50 ساڵان لە ئێمەی دەکرد حکوومەتی نوێی عراقی 23 ساڵە بەو بڕیارە ینی ئەو تاوانانەی کە کاتی خۆی دەیکرد ئەو جارە تۆختری کردوتەوە باشە یەک تەنگەنم بە 500,000 ئەگەر لە دەروی پلان بیت بەڵێ بە تاکید ئەگەر لە ناو پلان بیت ئەگەر لە ناو پلان بی بە 700,000 دینار 700,000 بەڵێ باشە دەستخۆش ئەگەر مایکەکە بێ بە کەسێکی تر بێ قسەمان بۆ کە فەرم ببوورە من داواکاریەکەم هەیە وەکو برادژیارەکان ئەوان هەر کەس قسەی خۆیان کرد بەڵام من شتێکی کەم هەیە من مەبەستمامە لەوەتی مێژوو هەیە هەر بەرگریمان کردو هەر لە بەرگری دابووینە بەڵام ئێستاکە هەستەکەم خۆنا ناو چەند ساڵێک و هێواش پاشەکشاکەین لە شوێنی خۆمان بۆ نمونە ئێستا ئەمە خاک ببێنێتەوە چی بکەین پێمان باش بوو ئەو ئەندام پەرلەمانەی ئێستا لە بەغدان نوێنەرایەتی کورد دەکەن هەرێمی کوردستانەکەن یان حکوومەت هەرێمی کوردستان بەرنامە و پلانیشیان هەبێت چۆن دیەکان ئاوەدام بکەن و من هەموو جارەڵم خاک ببێنێتەوە چی لێ بکەن یعنی چەند شوێنمان لە دەستداوە لە ساڵی هەفتاوە مەسەل بۆ نمونە بەدرەوجەسان جەبارە قەرەتەپا ینی نسبێژ ڕێژێکی زۆر کوردی تیا منەڵم لەمە دووە بەرنامەیە کە بێتن لە ئەندام پەرلەمانەکان با تعویزی خەڵکی بکەن ئەو خەڵی ئێمە 500,000 گوند و مەکتەب و ینی ژێرخانی ئابووریمان تەواو تێک چوو ینی شتێکمان نەماوە شتێکی وا بکرێتن بەرنامە هەبێ هەر بەرنامەکانمان بەرنامە ئانی نەبێ ئێستاکە ڕاستەوەی برادران و ئێستاش باسێکەن بەڵێ شتێکی کاتیە ئەوە پلانە و یان بەڵام کێشە سەرچیەکەمان چۆن بتوانین کەرکووک ئاوەدام بکەینەوە ئێستا هەموو دیەکانی کەرکووک بە ڕێژێکی زۆر کەم ئەویش پشتگیری ناکرێ دەکرا حکوومەتی هەرێمی کوردستان تایبەتمەندی بە کەرکووک بدات دەکرا حکوومەت هەرێمی کوردستان هانی خەڵکی بداتن سولفەی زراعی بدات دەستی بگرێت لەبەر ئەوەی لە ماوەی 17 ساڵە خەڵکەکە کە دەرکرا دیەکەی ڕووخا ژێرخانی ئابووری بە تەواوی تێکچوو لە هەمان کات گۆڕانکاری کۆمەڵایەتی بەسەر خێزان و ماڵی منداڵی هات یعنی ئینسانێک 17 ساڵ لە زەویەکەی جیابێتەوە خۆشەویستی بۆ زەویەکەی نامێنێ ئەگەر دیقەت بنن لە کاتی هەڵبژاردن ئەبێ حیزبەکان حیزبە کوردیەکان سیارە بگرن هانی خەڵکی بنن ڕاستە ئەی بیر ناکەنەوە بۆ پلانی استراتیژتان نییە ئەو ئەم جارە هێناتانەوە بۆ ئینتیخاب بەڵام نەوەکانیان جارێکی کە چۆن دێتەوە دەنگ بداتن خۆشەویستیان نەماوە لەگەڵ خاکە پێم خۆشە خەڵکی شارەزا خەڵکی پسپۆر بەو ئالیەتەی ئێستاکە باوەڕ بکەن ناتوانین هیچ بکەین وەسەریش ناگرێ ڕەنگە چەند ماوەیەکی کەم بێتن ڕەنگە کەرکووک هێواش ئێستاش ببینن یعنی ببین کەرکووک دیەکانی بە شێوەیە ئەتوانم بڵێمە 110 ئاوەدان نەبووتەوە ئەوەش دیارە هۆکاری حکوومەت هەرێمی کوردستان و ئەندام پەرلەمانەکانی هیوادارم لەمە دوا ببێتە بەرنامە ببێتە استراتیژ بۆی بتوان ئەو کێشەی چارەسەر بکەن و زۆر سپاس دەستان خۆش بێت زۆر سپاس ئەگەر مایکەکە بیت بە ڕێزێکی تر بە قسەمان بۆ بکات بڵێ ئەم بەرنامەیە تایبەتە بە ئێوە ینی تکایە چیتان هەیە ئەو دەردەدڵانەی کە هەتانە و کێشە و گرفتانەی کە هەتانە فەرموون قسە بکەن بەخێر بێت زۆر سپاس خودای گەورە و میهرەبان ئێوارەتان باش ئێوارەی بینەرانی کورسات باش ئێمەی کورد مرۆڤایەتیمان ناساند بە یەکەم کشتتوکاڵی بەروبوومی کشتتوکاڵی ناوچەی کوردیەکان کە لە دەی چەرموو بەروبوومی کشتتوکاڵی بەرهەمهێنرا کشتتوکاڵ ڕوحی و ژیانی زەویە جوتیار
سەربازی کیونە ئەم بەروبوومە بەرهەم دێنێ بۆ ئەوی سەبەتەی خۆراک بۆ ئەوی ئاسایشی خۆراکی مرەڤایەتی دابین بکە هی نیشتیمانەوەمان دابین بکە ئێمە خاکی کوردستان خاکیکی بە پیت و بەرەکەتە بۆیە دایمەن دوژمنان چاویان بڕیوە لە خاکی ئێمە لە بیدایی دامەزراندنی دەوڵەتی عێراقەوە لە تا ئێستا لە کاتی ڕژێمی مەلەکی تا ئێستا ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ تەماحی داگیرکەرانی زەویزاری کورد قۆنا بە قۆنا پەرەی سندووە و گەشەی سندووە بۆیە زیاتر لە کاتی ڕژێمی باسی عێراق بە بڕیار بە بەرنامە زەویزاری کوردی ناوچەدابڕێراوەکانی هەموو زەوت کرد بەو بڕیارانێکەوە شێخ نەجات و کاک عەبدوڵڵا باسییان کرد دەستیان خۆش بێ من ناچمە سەر بڕیارەکانەمانە بەڵام لە پاش دامەزراندنی ڕوخانی ڕژێمی باس لە 2003 ئێمەی کورد ئێمەی جوتیاران ومێدی زۆرمان هەبوو کەوا ئەم زەویزارێکەوە بەو بڕیارانە داگیر کرا و لێمانیان زەوت کرد بۆمان بگەڕێتەوە بەس بەداخەوە دەسەڵاتدارانی حکوومەتی عێراق فیدرالی عێراق لە 2003 بەداوە بە هەمان یاساکان بە هەمان عەقلیەتی ڕاستە ڕژێم گۆڕا بەس عەقلیەتی دەسەڵاتدارانی عێراق نەگۆڕاوە و بە هەمان یاسا و بە هەمان بڕیار ئەوانە کارەکەن تا ئێستا بۆ ئەوەنە بێئومێدن ینی بۆچی لە 2023 تا ئێستا کا 23 ساڵ ئێمە ئومێدەوار بین دەسەڵاتدارانی خۆمان هەموو جونکە هەستیارەکان جونکە سەرەکیەکانی دەسەڵاتی عێراق لە دەستی کورد بوو هەموو پرسۆڕای تەشکیلاتی هەموو حکوومەتی عێراق دەهاتن پرسۆڕایان لە سلێمانی و لە هەولێر بوو حتا حکوومەت دابمەزرێن بەس بەداخەوە هیچ جارێک ئەوانی خۆمان لێ پرساوەکانی خۆمان دەسەڵاتدارانەکانی خۆمان کێشەی زەویزاری کوردیان نەکردە ئەولیاتی ئیش و کارەکانی خۆیان بۆیە لە مادەی 58 گۆڕا بۆ مادەی 140 معقولە مادەیەک 140 مادەیەکی دەستوریە تا ئێستا ئەوە 23 ساڵە تا ئێستا 2 ساڵە مادەی سێ دەرچووە جێبەجێ نەکراوە 14 ساڵە مادەی بڕیاری 29 دەرچووە هی ئەنجومەنی وەزیرانی عێراق تا ئێستا جێبەجێ نەکراوە لە 190 کێشەکانی جوتیارانی عێراق چارەسەرەکە هیوادارین بەو عەقلیەتە کۆنە ینی دەسەڵاتدارانی ئێمە حکومڕانی ئێمە بەڕاستی بکەنە چارەسەری کێشەی زەویزاری کورد بکەن ئەولیاتی ئیشەکانیان لە بەغدا زۆر سپاس بۆ تۆ گەرمایکەکە بێ بە یەکێکتر لە میوانەکە بەڵێ بەخێر بێ فەرموو سڵاو لە ئێوەی بەڕێز سڵاو لە تۆش من وەکو ئەنجومەنی دەی گورزەی لە سنووری ئاڵتون کۆبری من ئەمەوێ بابەتێ دیکە لەگەڵ جەنابتانە باسکەم باشە ئێمە کێشەیە زۆر گەورەترمانەیە لەبەر ئێمە 1400 دووەنم زەویمان تاپۆ کراوە لەسەر عەرەبی هاوردە مەلای ئێمە 23 ساڵە کە حەزبی بەعەز کە ڕووخاوە پرۆسەی ئازادی ڕوویدا تا ئێستا تعریب لە سنووری ئێمە بەردەوامە ئەو تعریبە بەردەوامە تا ئێستا ئێمە کێشەی زەویزارمان لەوێنانەیە کە 1400 دووەنم زەوی ئێمە بەناو عەرەبێکی تعریب کراوە لە یازان بەردەوامە ئێمە ڕێگەمان پێنادرێ کە بیشێڵین بەکاری بێنین ئەو زەویزارە و ئەوەشی بەکاری هێناوە تا ئیساکانە ئەمڕۆکە کە وەختی دوورنەیە جوتیارەکانمان ناتوان بستنە سەری دوورنەکەی خۆیان بکەن کە لە ئەوها ماوەتەوە ئێمە لە گەورەترین کێشەین لە سنووری دەی گورزەیە تا ئێستا و کێشەیە شەرواماوە و چارەسەر نەکراوە بەڵێ چارەسەر نەکراوە چاوەڕێی هیمەتین برادەرانمان ئەوانەی کە لە بەغدا کە لە حکومەتان لە پەرلەمانان لە وەزیرەکان بەڕێز کاک خالیشوانی ئەدەر هیوادارین فریای خەڵکی سنوورەکە بکەوێت بە تایبەتی دەی گورزەی دەستخۆش زۆر سپاس ئەگەر مایکەکە بێ بەو بەڕێزەیتر بەخێر بێ فەرموو سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵی کورسات سپاس بۆ ئێوەش ئێوارەتان باش ئێوارەی بینەرەکانتانیش باش من مەلا حەسەن گەرمیانیم خەڵکی سنووری هەفتەغارم لە داقۆق کەرکووک ئێمە کێشەی زەویمان تا ئێستا عەرەبی تعریب لەسەر ئەرزەکانمانە ئەم عەرەبانە لە 2003 ڕۆشتن کۆچیان کرد ڕۆیشتن بە ئارەزوی خۆیان و ئێمە گەڕاینەوە سەر ئەرزوخاکی خۆمان هیچ سێ دیە نزیکەی 4 دیە ئاوایی مەنسوور مقاتعی 15
ئاوایی فەریق مقاتعی 16 ئەلبوونەجم یا ئاوایی نەقی مقاتعی 17 جنگڵاوە مقاتعی 18 نزیکەی 10,000 دۆنم زەویە. ئەم 10,000 دۆنم زەویە ئێستاکە 15 ماڵە عەرەب تەسەڕفی پێوەکە بەداخەوە ئێمە شێوەی ئەرزەکانی ئێمە نە قەراری 29 گرێتەوە کە زەوی ئەطفا و لەژنەی شؤونی شیمالە نە قانونی 2025 ئەیگرێتەوە لەبەر ئەوە ئیستملاکە و قەراراتی مەجلس قیادەی سەورەیە. ئەوانەی ئێمە قانونی 117 ساڵی هەفتە کە ئیسلاحی زراعی یاخود تەحدەی ملکیەیە ئەرزی مڕکدارەکانی ئێمەیان بەو قانونە خستە سەر وزارەی مالیە. وزارەی مالیە لە ساڵی 1972 بە قەراری تەوزیعی 590 تەوزیعی کردە سەر 82 فەلاحی ئێمەوە. دوای ئەوە دوای شکستی شۆڕشی ئەیلول گەڕانەوەی پێشمەرگە و خەڵکەکانی ئێمە پێشمەرگەوەی ئێمەیان دەربەدەر کرد و عەرەبی هاوردەیان هێنا لە ساڵەکانی 76 و 77 و 78 و تا 80 عەقدیان بۆیان کرد بە عەقدی ژمارە 30 ساڵی 85 پێش ئەوەیش 8 عەقدێکیان لەسەر ئەوانەی ئێمە کرد لەسەر 117 بەڵام عەقدەکانی ئێمە تاکو ئێستا 18 عەقدمان تازە کردێتەوە گرێبەستی کشتوکاڕی. بەڵام لەبەر ئەوەی شێوەی حکومڕانی لە سنووری کەرکووکە عەسکەرتاریەتە عەسکەر حکومەکە تا ئیستا عورفیە حکوم ئێمە یەک تراکتۆرمان دەرەکرد هەمومانیان ئەگرد و تراکتۆر و ئەوانە نانەهێشت یەک خەت بکێڕین. بەڵام عەرەبەکان هەموو ئەو 8,000 دۆنمەی کە باس یەکەم هەمویان کێڵاوە لەکەیەوە لە ساڵی 2020 فەوجێکی عەسکەری ئەو عەرەبانەی هێنایەوە شەو بە سەعات 2 لەسەر ئەرزەکانماندانیان نا و خانوویان بۆیان کرد ئاویان بۆیان ڕاکێشا جادەوبانی بۆیان کرد کاک ڕاکان جبوریە وەختەی محافظ بوو لە میزانی تەواری کە بۆ ئەو گوندانە دەرچوو کە داعش ڕوخانە بووی ئەو هات عەرەبە تەعریبەکانی پێ ئاوادان کردەوە عەرەبەکانی هێنایەوە خانووی بۆ ئەوان دروست کرد. ئێوە ناتوانن هیچ ئیشێک لەسەر ئەو زەویانە بکەن؟ بەڵێ ئێمە قەراری چواری ساڵی 2007 کە کاکشێخ ئاماژەی پێکرد شملی ئێمە ئەکا ئەبوایە بەو قەرارە هەموو گرێبەستەکانی عەرەبی هاوردە و تەعریب هەڵبۆشێنرایەتەوە. بەڵام بەداخەوە لەم 23 ساڵەی حکومڕانیە ئێمە وەزارەی زراعە وەزارەتێکی زۆر گرنگە کورد تا ئێستاکە کاکە وەزیرەکەمان ناوێ بەڵام وەکیل وەزیری زراعەدانە 2 مدیر عامی تیادا ئەنەم 2 مدیر ئەقسامی تیادا ئەنەم ئەوەی کووردە بە قەرەی وەزارەی زراعە نەچووە. دوای ئەوە زراعی کەرکووک بە هەمان شێوە تاوەکو کارەساتی ڕێفراندۆم و دوابەدوایەوە 2017 مورکی کورد بووە. بەڵام لە دوای ئەوەی ئێمە دەستبەرداری ئەوێش بووینە تا ئیسە نەمانتوانیە لە ناو بەڕێوەبەراتی زراعی کەرکووک خەڵکێکی فعالدا بنین لە باتی ئەوەی خۆیان هەڵساون حیلە شەرعیەکی قانونیان دۆزیێتەوە تەجمیدی ئەرزیان هەڵوەشانەوەی عەقدەکانیان کردە تەجمیدکردنی ئەرز. ئەمە بۆ خۆی یعنی شتێکی تازە و هەلە خۆیانەوە دروستیان کردووە تا ئیستاکە عەرەبەکان بەو تەجمید ئەرزە ئیساکە قطعە بە قطعە تەجمیدەکە هەڵەگرن لەسەری و عەقدەکانی عەرەب گرێبەستەکانی عەرەبی هاوردە سارین مەفعولە ئەچیتە محکەمەیش نوێنەری قانونیەی زراعە لە ساڵحی ئەوانە شایەتەیە ئەڵێ بەڵێ عەقدی عەرەبەکان ساری المەفعولە. باشە ئێوە ئەم گرفتانەی خۆتان گەیاندۆتە لایەنی پەیوەندیداری یعنی تۆ بڵێیت لایەنی پەیوەندیدار ئاگاداری ئەم گرفتانە نەبن. ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە نمونە نوێنەرەکانی ئێوە لە پارێزگای کەرکووک نوێنەرەکانی ئێوە لە بەغدا و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە نمونە مەکاک عەبدوڵڵا ئێستا لەگەڵمان دانیشتووە ینی هەوڵەکانی ئەوان چی بۆی بتوانن ئەم گرفتەی ئێوە چارەسەر بکەن؟ ئێمە برادران شایەتیمان بۆ ئەدەن لە 2019ەوە ئێمە هەموو ساڵێک لە وەختی تۆبوشۆمە ئەبێتە شەڕ لە بین ئێمە و ئەوانە ئەوان بە چەک و بە پاڵپشتی عەسکەری ئێمە بێپشت و پەنا بەدار و بەرد و ڕەشوڕوتی جوتیاری کورد یا ئێمە سەریەوان ئەشکێنین ساڵێکیان بیکەیسەیەک و 4 کلاشینکۆفمان کرد تەسلیمی مەرکەز شۆرتەمان کردووە بەیانی دایان و پیان. بەڵام ئێمە دەمانچەیەکی تووتومان پێ بگرنە تاپڕێکمان پێ بگرن حکممانە لەسەری یعنی بەڕاستی هەموو ساڵەکە بێم شەڕە بکەن ئەم شەڕە بەڵێ هەتا ئەو کاتەی کە ئیتفاقی حکوومەتی
محلی کەرکووک کرا کە کاک ڕێبوارین بوو کاعەبڵا ئاگادارە ئەو ساڵە لەبەر خاتری وەزعی دەڵەمەی حکوومەتەکەی کەرکووک ئێمە مزاهرەبان نەکرد شەڕبان نەکرد 2002 دۆنم لەبەی نابوو ئەو 2002 بە فرسەتی زانی عسکەریەکە بە هاوکاری ئەوان هەمویان ساکە تۆ کردووە جا بۆیە ئەگەر ڕخسەت هەبێ خاتون تخوا ئەگەر حکوومەت یعنی من پێشنیازەکەم بۆ نوێنەرەکانی ئێمە لە پەرلەمانی عێراق بۆ نوێنەرەکانمان لە مەجلیسی محافەزەی کەرکووک ئێمە بەڕاستی یەکێ لە کێشەکانمانەوەی قەرار دەرێت چێ بەڕام بەدواداچوون نییە متابعەن نییە بەدوایە بچی هەنگاو بە هەنگاو دەستیان پێمانەوە بێ ئێمە لەشکرێکی مەحاماتمان هەیە لە چوارچەوەی مەڵبەند و شوێنەکانە بێن چوار لیژنەی مەحاماتمان بۆ دروستکەن بەڕاستی بەدواداچوون بکەن لەسەر بەدواداچوون بکەن دەستی فەلاحی کورد بگرن هاوکارمان بن هاودەنگمان بن ینی بەڕاستی گەیەتە ئەوە بەڕاستی ئێمە خۆمان پیان بدەین نەکوشت دەست خۆش زۆر سپاس ئەگەر مایکەکە بێ بۆ میوانەی تر سپاس بۆ کەناڵ کورسات نیوز بۆ ڕێخستنی ئەم بەرنامەیە من دەمەوێت ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ بدەم کە لە ئێستاە هەزاران خێزانی جوتیار چاوەڕوانن لە نوێنەران و وەزیرانی کورد لە بەغا بڕیارێکی ئەنجومەنی وەزیران لە سەردەمی بەڕێز محەممەد شیع سوودانی دراوە بۆ کڕینەوەی بەروبوومی گەنم لە جوتیاران بە پێی ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیران هەزاران جوتیاری کورد مایەپووز دەبن و ناچارە بن زەویزارەکانیان جێبێهێڵن بۆچی بۆ لەبەر ئەوەی دوو نرخیان دیاری کردووە بۆ کڕینەوەی گەنم لە جوتیاران ئەوانەی کە لە ناو پیلانی کوشت و کالین کە کێشەی خاوەندایەتی زەویزاریان نییە بە 700,000 دینار لیان وەرەگیرێ ئەوانەی کەوا زەویزاریان کێشە لەسرە مەشمولە بە مادەی 140 ئەوانە 500,000 بۆیان دیاری کردووە ئەو 500,000ش تەنها تێچووی بەرهەمەکە پڕەکاتەوە گەورەترین خزمەت بە جوتیارانی کەرکووک بکرێت لە ئێستاە نوێنەرانی کورد وەزیرانی کورد لە حکوومەتی فیدراڵ ئەو بڕیارەی ئەنجومەنی وەزیران کە لە سەردەمی محەممەد شیع سوودانی دەرچووە هەمواری بکەنەوە جوتیارانی ناوچەی 140 بەدەر بکەن لە ئەو بڕیارە و تا بەروبوومەکانیان بە یەک نرخی یەکگرتو لێوەرگیرێ ئەگەر ئەوە نەکەن هەزاران خێزانی کورد خۆیان زەویەکانیان جێئێڵن واتە ئەو بڕیارە هیچی کەمتر نییە لە بڕیارەکانی مەجلس قیادە سەورە چونکە مەجلس قیادە سەورە بە قانون خاوەنداری زەویەکەی لێسەندینتەوە بەڵام ئەو بڕیارە واکە جوتیارەکەمان مایە پوچ بێ و خۆی گوندەکە چۆڵکە و جێ بێ دەست خۆش ئەو میوانە دەیەوێت قسە بکە زۆر بە کورتی چونکە با کاتیش بەمەوە بە میوانەکانم وەڵامی ینی داواکاریەکانی ئێوە بنەوەچکە کاتم زۆر کەم ماوە دەست خۆش من یەک خاڵ هەبوو کە دەکرا بابرێن ئەوش ئەوەیە بەڕاستی بازگەکانی کە لە دەست هێزە سەربازەکانی عراقینە ڕێگریەکی زۆر بۆ جوتیارانی کورد لە هەموو بەروبوومەکان نەک تەنها لە گەنموچۆ ینی سوپاسی بابنکە عەبدڵاوان دەکەین کە بابن کێشەی گەنموجۆیەکان هەڵ کرد بەڵام ئێستا بە هەزاران بە دەیان جۆر بەروبوومی تر هەیە کە بازگەکان ڕێگری سەرچینە بە تایبەتی ئەو دوو بازگەی کە لە منتقەی دارەمان و چیمەنن شوان و چیمەنن ئەوانە بەڕاستی ڕێگریەکەن کە بۆتە هۆی ئەوەی کە زەرەرێکی زۆر بە جوتیاران بکەون هیوادارین لێپسەوانی هەم محلی کەرکووک هەم ئەندام پەرلەمانەکان ئەو کێشەیەشمان بۆ چارەسەر بکەن دەست خۆش کاک شێخ نەجات گوێمان لێگرتندا هەمویان دەردە دڵیان کرد کە بەڕاستی ئەم کێشانە بوونی هەیە ئەو ئەمە لەوە دەست پێ بکەم ئەو کێشەی بازگانە کە گوێبیست بووین بۆ خەڵکی کەرکووک دروستە بێ ئەوە کێشەکە لەکوێوە سەری هەڵداوە بێگومان یعنی کێشەکە لەو فکرە شۆفێنیەوە سەری هەڵداوە کە تا ئێستاکە لەلایەنی بەرامبەرمان ماوەتەوە ینی کەرکووک پرسیارم کرانی ئەو فکرە هەرماوە تا ئێستا بەڵێ بێگومان ئەو فکرە لەو مێشکە بۆگەنە دەرنەچووە تا ئێستا دەرنەچووە ئێستش بەداخەوە تا ئێستاکەش ینی کەرکووک بە ئەسکەتاریت بەڕێواچێ یعنی تا ئێستاکە ئێمە لە فترەیەک شەخەوە کاک عەبدڵاوان قسووریان نەکردووە ئیدارەی کورد لە کەرکووک ئابوو لە وەختی کاک ڕێباڵە زۆر حەولیاندا و کێشانە حەلکەن یعنی بە کاتی بۆ ڕۆژێ دوو ڕۆژ حەلیانە کرد دیسانەوە سەری هەڵەدایەوە یعنی کێشەکە پێویستی بە بڕیارێکی مرکزی هەیە لە بەغداوە بۆ ئەوەی ئەو کێشەی بازگانە حەل بکرێت بۆ کێشەی بازگەکان بۆ نسبەت کێشەی ئەرزەکانەوە یعنی کێشەکەی کە کاک مەلا حەسەن باسی کرد یعنی ئەوە لە دوای ئەوەی کەوە ئەو ئەرزانە
بە قانونی ئیسلاحی زراعی ساڵی 1970 بڕیاری ژمارە 170 ئیسلاحی زراعی کە یاسایەکە دەرچوو ئەرزی لە مەلاکی کورد و عارەب و تورکمان وەرگرتەوە زیادەکەی ئەو ئەرزە زیادانەی لەو کاتەیە کە هێشتا تعریب دەستی پێ نەکرد بوو تەوزیعی کرد بەسەر خەڵکی کورد و عارەبی ڕەسەن و تورکمانی ئەو ناوچانە لە ساڵ 1972 دەستی بکرد تا 1973 و 1974 بۆ خۆی مایەوە بەڵام لەو کاتەی کە ڕژێمی بەعەز دەستی کرد بە تعریبکردن یعنی ئەو ئەرزانە بە قەراراتی تەوزیع کرا بۆ سەر فلاحی کورد عربی ڕەسەنی منطقەکە هەروەها تورکمان بەڵام کە قەرارەکانی بەعەز هاتە ناوچەکە ئەو دێ کوردانەی هەموو تاجیر کرد هەموو دەربەدەر کرد عەرەبی خستە شوێنیان عەرەبی هاوردەی هێنا ئەرزەکانیان درایە عەرەبەکان ئەو ئەرزانە طبعا نەمەشمولە وەکو مەلا حەسەن ئیشارەتی پێکرد نەمەشمولە بە قانونی ڕقم سێ لەبەرەوەی مستەملەک نییە و نەمەشمولی بە قانونی بڕیاری ژمارە 22 ئەنجومەنی وەزیران لەبەرەوەی ئیطفا نیە ئەو ئەرزانە پێیان ئەڵێن ئەراضی مستەملەکە ئەراضی مستەولە عەلەیها ئەراضی دەوڵەتە ئەراضی دەوڵەتە لە چۆنخۆی ئەمیریە بەڵام وەکو حەقێک لەو کاتەیە بە قانون صاحی زراعی درا بە کورد بە عەرەب بە تورکمانی منطقەکە لە کاتێکە ئەو قانونی صاحی زراعیە بە تەمیز مساعدەقە کرایە بەڵام خۆ مەجالی ئیشی لەسەر بکرێت عێراق ئەبێ ئەمانە ئیشی لەسەر بکرێت بە گوێرەی مادەی 140 ئەبێ بە گوێرەی مادەی 140 عەرەبە هاوردەیە ئەبێ ئەو عەرەبە هاوردەیە تۆ بگەڕێتەوە بۆ ئاساسەکەی عەرەبی هاوردەیە دوایی تۆ ئەبێ بگەڕێتەوە بۆ قانونی قراری 170 ساڵی 1970 ئەو ئەرزە کە تەوزیع کرا لە بیدایەتە بەکێ تەوزیع کرا پێشەوەی کەوە تعریب لە کەرکوو دەست پێ بکە بالتاکید هەموو ناوەکان کوردن هەموو ناوەکان لەو کاتە کوردن حتا حملەی تعریب دەستی پێکرد ئەمە نسبەت مەوضوعی تێکی کاک مەلا حەسەن ونسبەت کێشەی بڕیاری ژمارە 3 یعنی لەگەڵ دوو بڕیارە دەرچوو بڕیاری عەفوان بۆ برا عەرەبە سونەکانمان بڕیاری باری کەسایەتی بۆ براشیعەکان کە داوایان کرد ئەو دوو بڕیاری یەکتر چووە بواری جێبەجێکردنەوە باشە بۆچی ئەم بڕیارە لەبەر ئەوەی کەوە لە 1990 جوتیارانی کوردە و ڕەنگە لە 1970 جوتیارانی تورکمان بێ بۆ ئەم بڕیارە ناچێت جێبەجێکردنەوە من لێرە بەڕاستی ئەڵێم یعنی گلەیەکی زۆر لە پەرلەمانتارانی کورد لە بەغدا ئەەکەم گلەیەکی زۆر لە جەنابی سەرۆک کۆمار ئەەکەم لە دوای مام جەلالەوە نتوانراوە هیچ بکرێت تا ئێستەیشی پێوە بەداخەوە سەرۆک کۆمار ڕاعی دەستورە ئەبێتە دەخۆل بکە ئەمانە هەمووی مخالفەی دەستورە مخالفەی قانونە ئەو وەزیرانەمان لە بەغدا وەکو پێم وتی یعنی تا ئێستا ئەگەر شتێکیش کرا بێ شتێکی زۆر کەم کراوە تکام لە ئەندام پەرلەمانەکانمان هەیە نەڵێن هیچ نەکراوە هیچ نەکراوە بەڵام شتێکی زۆر کەم کراوە پێویستە باشە لە 2012ەوە بڕیار دەرچووە لە 2012 تا ئێستا جێبەجێ نەکراوە ئەوە چەند ساڵە لە 2007ەوە بڕیار هەڵەشانەوەی کرێ بەسەکان لە 2010 بوویستە 19 ساڵە ئەی باشە دوای 19 ساڵ نەکرێت کەی ئەکرێ ئەمانە دەستخۆش کاک عەبدوڵڵا بابەتەکان زۆرن هەندێک سەر قەڵەمت لای خۆت نووسیوە گەفتوین وەڵامیان بێتەوە وەڵی من سوپاستان دەکەم تەبەنەوە مەعاناتی حەقیقی جوتیارانە بە حەقەت ئێمە هەموو کات لەگەڵیانین بەڵام من لێرە ڕەنگە تێبینیم لەسەر قسەکانی خات و سروە بێت ئەڵێ پێویست بە ئیجراعاتەکە من لە ساڵی پار ساڵەوە یان لە مانجی 25ەوە یاساکە دەرچۆ لە پەرلەمانی عێراقی دەرچۆ و لە ماوەیەکی کەمە لیژنەیەک دانرا کە نوێنەری وەزارەتی دادی تیابوو وەزارەتی کشتتوکاڵی تیابوو وەزارەتی دارایی تیابوو ئەنجومەنی وەزیرانی تیابوو نوێنەری پارێزگای کەرکووشی تیابوو لە ماوەی کەمتر لە 40 ڕۆژە ئەمانە توانیان بە سوپاسەوە تەبەن ڕێنمایەکانیان نووسی ڕێنمایەکانیان نووسی چووە ئەنجومەنی شورەی دەوڵە ینی ناکرێ ئێمە شتێک بڵین کاک خالیشوانی بەڕاستی کاک خالیشوانی بەپەن بۆ بەدەست کەرکووچەکانەوە نازانێ ئیشی وەزارەتەکە بکە نازانێ ئیشی کەرکووکە بەڕاستی ئەرکێکی زۆرەکەوێتە سەر پەرلەمانتارەکان ئەبێ ئەمان لۆبیەک بکەن بچن داوا بکەن کە ئەم ڕێنمایانە بۆ لێوێ دەرناچێ ینی کا خالید بە شایدی هەموو کەرکووچەکان ئێمە هەر کێشەیەکمان هەبێ لە ڕێگەی کا خالیدەوە لە هەموو وەزارەتەکانەوە توانیوێتی تا ڕادێک هاوکارمان بێت تا ڕادێکی زۆر باش کەواتە نوێنەرەکانی کوردیش لە بەغدا دەبێت تۆزە ئەو بەدڵنیایەوە وەکو کاک شێخی شوتی بەڕاستی جەنابی سەرۆک کۆماریشە بێتە سەرخەت لەسەر ئەم بابەتە چووکەمانە بڕیاری و یاسای دەستورین ئەو کەسانی کە جێبەجێ ناکرێ بێ لێپێچینەوەیان لەگەڵا بکرێت باشە کاک عەبدوڵڵا کۆنجومەنی پارێزگای کەرکووک یعنی ئێوە لە نزیکەوە مەسەڵەن ئاگاداری
گرفتەکانی جوتیارانن ئەوەی کە مەجای تیابوو بێ ئەوەی کە توانی بێتتان بەدوا داچوونەکان کردوتانە بە بەردەوامی کردومانە ئێمە ئەوەی لە توانای ئەنجومەنی پارێزگای کەرکووکا بۆ بە دڵنیاییەوە کردومانە ئێمە لە بازگەکانە دوێنێ لە قیادی عملیات بووینە ڕۆژانە شەو بە ڕۆژ ئاگامان لە جوتیارەکانی خۆمانەوەش هیچ منەتێکی تیانە لێرە سروەخانێک شتێکەڵێ ئەڵێ ئێمە بەیانی بە تەمام چین بۆ لای وەزارەتی کشت و کاڵ باسی 800,000 تەنی کرد دووەنمە خۆی 800,000 دووەنم لە دەرەوەی پلانە کە ئەگەر بێت و سێریکەی ئەمە ئەوەندە تەن نییە 240,000 تەنەکە چونکە بۆ هەر دووەنمێک 30 تەنە ئەگەر ئەوە زەربێکی بکەی 240,000 تەنەکە لە دەرەوەی پلان بۆیە پلان بێ بۆ هەر دووەنمێک 30 تەنە بۆ بار دووەنمێک 30 کیلۆیە 30 کیلۆ ئەگەر لەناو پلان بێت ئەگەر لەناو پلان بێ 90 کیلۆیە یعنی جیاوازەکە زۆر بەڵێ جیاوازەکە زۆرە ئێمە بەوەش رازین بەوەش رازین چونکە بەس هەفتایە 600 کیلۆیە نه بۆ دوێنمی 600 کیلۆیە دەرەوەی پلان نه 600 کیلۆیە 600 کیلۆیە 300 کیلۆیە 600 نییە 600 کیلۆیە عفوا 600 کیلۆیە من نازانم بەس 600 کیلۆیە من دەیمێڵێ بۆ دەیمی دەیمی کاکە دەرەوەی پلان هەمووی بە دەیمی حساب کراوە چۆن بێ ئمە ئەرزیمانێ ئەفو کاکشێخ ببوورە قساکە فەرم ئەوەی لە دەرەوەی پلانی کشتتوکاڵێ بەڵام ئاویە 700 ئەوەی لە دەرەوەی پلانی کشتتوکاڵێ بەڵام دێمیە 30 کیلۆ بۆ دوونمێک زۆربەی ببوورە معلوماتەکان ئەوەی دوو ڕێگایە لە ناو پلانە دوو ڕێگایە ئەوەی بە ئاودێریە درێ 600 کیلۆیە ئاودێری بەڵام ئەوانە لە ناو پلانان بەڵام دەرەوەی پلان هەمویان بە 300 کیلۆ حساب کردەوە بۆ ئاگاداریتان کابڵ ئێستا ئێمە ئەرزمان هەیە 600 کیلۆیە ئاودێریە بەسکەمە زۆر داخل پلان نییە داخل پلانیان نەکردووە داخل پلان بەس بۆ بیر و مەرەشە کراوە بیر و مەرەشە هەیە بیری هەیە ئیجازەی نییە داخلیان نەکردووە زۆربەی زەوەکان بە 300 کیلۆ حساب کراوە ئاودێریان بەڵام من لێرە یەک شتێکەڵم ئێمە لێرە گرفتەکە لێرە یەک شتێکە یعنی گەنم هەر گەنمە دەرەوەی پلان و ناوەی پلان بۆ بە 600,000 بێت ئەمە پرسیارە ڕوبەڕووی سروەخانێکەکەینەوە بەیانی بۆی بتوانێت لەگەڵ وەزیری کشتتوکاڵە ئەمە یەکلای بکاتەوە گەنم هەردوو گەنمەکە چێتە فەحسەوە ئەگەر ناو پلان بێگەر دەرەوەی پلان بێت کەمەکەی مشکلەمان نییە ئەوتمان ئەوەی بە ئاودێریەکرێ ڕەنگە ماندوو بێت قەیناکە غلەکەی زیاترە برشتەکەی زیاترە بۆ دۆنمەکان ئەوەی ئاودێریەکەیە بڵین لەوە کەمتر مەصرفەکە هەر ئەوەشمان قبوڵە دێمەکەشەوەی ئەتیمادی لەسەر باران ئەوەشمان هەر قبوڵە بەڵام سعری گەنمەکە بۆ زیابێت ینی هەردوو گەنمەکە لە دەرەوەی پلان لە ناوەی پلان ئەچێتە فەحسی مختەبەریەوە ئەگەر بێت و دەرنەچێت لە فەحسی چی وەرناگیرێت فەرقی گەنم چییە هەر گەنمە ئەوەش لە فەحزدارە چی ئەمەش لە فەحزدارە ئەم نرخە جیایە بۆ خۆی کێشەی دروست کردەوە ئەبێ بۆی فشارێک بکرێ بەڕاستی هاوتاکردنی سعرەکانی چێک لە خاڵەکانی کە بەیانی جەنابیانە چنە لای وەزیری کشتتوکاڵ ئەبێ ئەم خاڵە بێت دواتر باسی وتان ئێوە چیتان کردووە ئێمە بە نسبەت بازگەکانەوە بە بەردەوام دەممان لە سەریانە ئێمە دوێنێ چوینە دوایەوەی خۆپیشاندانی جوتیاران کرا داواکارەکانمان جوان لێ کرد و داواکارەکانمان بەرز کردەوە بۆ لایەنی پەیوەندیدار هەر ئەمڕۆ نووسرامان لەسەری کرد و بەرزمان کردوێتەوە بازگەکان بە بەردەوامی لەگەڵیان نبووینەوە کێشەی بازگەکان تا ڕادەیەک چارەسەر کراوە و کێشەی سۆنەریش چارەسەر کراوە چونکە ئەو گەنمە دێت هەنێ جار لە سرەی سۆنەرەکە زۆر تاخیرە بێ ئێمە وامان کرد کە لە بەسرەی سۆنەرەکەشانە ڕوە بەڕاستی باسی یەک شتیان کرد باسی ئاوادانکردنەوەی لادەکانیان کرد با بێ ویژدان نەبین ئەمە خزمەتی لادەکان کراوە بەڵام شێوەی ژیان گۆڕاوە ئێستا ینی ئێستا ڕەنگە زۆربەی بەڵێ خۆی زۆربەی ئەوانەی لادێنشین بوون ئێستا کوڕەکانیان فەرمانبەرن لە هێزی ئاسایشن لە پێشمەرگان ڕەنگە ژیان گۆڕاوە ئێستا ڕەنگە پێویستکە لە هەر کۆمەڵە دێک ئۆردوگایەکە بووە یان هیچ کێشێکمان ئێستا خەڵکەتوانێ بڕا زەوەکەی بچێڵێ بگەڕێتەوە ڕەنگە کێشێکی ئەوتۆمان نەبێ بەڵام پێویستی بەوەیە کە لە ینی هاوکاری جوتیاران بکرێ بە بنەتۆ بە ئالات
بە مەڕەشات بە دامی بانکی کشتتوکاڵی ئەمانە دەستخۆش خات و سروە ئەگەڕێمەوە لایتەوە ببوورە من لەبەر ئەوەی ئەبوو بەڕاستی گوێ لە گرفت و مەعاناتی ئەم جوتیارانە بگرم لەبەرەوە زۆرترین کاتم پێیان بۆیە هەوڵ بە بەکەمترین کات زۆرترین وەڵامی میوانەکان بیتەوە. وڵی زۆر سپاس دەکەم دیارە کاتێکی زۆر کەم بۆ بنماوەچەنە کاتی تریشیان نارن فەرمو بڵێ ئێمە دیارە ئێمە سەبارەت بەو ڕێژەی تەنەی کە وەرەگیریە لە دەرەوە لە خارجی خودتە و ژمارەی مەسەلەن کیلۆکان لە دۆرمێکا چەنێکە بێ ناچمەوە سەری ئەوە لە بەرەو معلوماتەکانمان لایە بەڵام من ئەگەڕێمەوە بۆ کۆمەڵێک مەسەلەن کێشە سەبارەت بە وەرگرتنی گەنم عێراق ئەم ساڵ بڕیاری داوە 1 کیلۆ گەنم لە دەروێ عێراق نەکڕێت بەڵکو سەرجەم ئەو گەنمانەی کەوا لە جوتیارانی هەموو عێراقی کڕێ بیباتە مەطحەنەکان و لەوە بۆ ئارد بۆ ماڵەکان وەکو بایع تەوزیعی بکە ئەمە وەکو معلومەیەک دێنە سەر کۆمەڵێک دیارە ئەو معاناتانەی کەوا جوتیارانی کەرکووکەیە بەشێکی زۆری جوتیارانی ناوچەکانی تریشەیە ئەگە بگەڕێنەوە بۆ وەسەت و جنوبی عێراق سێرەکەین ئەوانی شەبان کێشەیان هەیە بەڵام کێشەکە ئەوەندەی کێشەی جوتیارانی کورد نییە کە ئێمە باسیەکەین بەداخەوە کورد لەوەتەی هەبوو هەر ئاوارە بووە کورد لەوەتەی بووە خۆی مافی خۆی وەرگرتووە مافی پێ نەدراوە بۆیە بەداخەوە ئێمە لە کەرکووک و لە ناوچەکانی تر ئەبێ خۆمان مافی خۆمان وەربگرین ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی باسی ئەوکەم کەمە کۆتا سەردانی کەرکووکمان کرد بڕیارمادا وەکو فراکسیۆن نەک وەکو تەنها پەرلەمانتارانی کەرکووک وەکو فراکسیۆن بە دوواداچوون بگەین بۆ سەرجەم ئەو کێش و گیر و گرفتانەی کە لە کەرکووک و ناوچەکانی تری مادەی 140 بۆ ئەوی ئێمە ئەو هەژدە پەرلەمانتارە بەهێزێکەوە کار بکەین لەسەر ئەو کێشانە ئێمە کە باسی کێشەکانەکەین بە شێوەیەکی گشتی کێشەکان زۆرن بێگومان ئەگە ئێمە لە ناو پەرلەمانی شایاساکان کە تێپەڕێنی زۆربەی کات ئێمە زۆرینە و کەمینەی وەکو کورد کەمینەی هەنی بە سەراحەت ئەمە سەراحەتێکە و ئەتوانی بڵێن ئەمە واقعێکی تاڵە کە کورد تێدایە ئاوەدانکردنەوە من یەک قسە ئەەکەم باشە زۆر گرنگە ئێمە بۆ هەموویشە ئەڵێن ئەبێ خەڵک بڕوا بۆ دەنگدان بۆ هەمیشە ئەڵێن لە ناوچەکانی مادەی 140 ئێمە وەکو کورد پێویستە پارێزگارمانە بێ پێویستە قایمقاممانە بێ پێویستە بەڕێوەبەری ناحێمانەیە پێویستە بەڕێوەبەری گشتیمانە بێ لەو ناوچانە لەبەرەوە بوونی نوێنەری کورد لە هەر دەستگایەک لە ناوچەکانی کەرکووک گرنگە بۆ ئێمە لەبەر ئێمە توانین سیاسەتی شۆڤێنی لایەنەکانی تر دش بە کورد دش بە جوتیارەکان بتوانین بیبینین و بتوانین تاوتوێی بکەین بۆ ئێمە بینی لە هەر حاڵەتێکا کە پارێزگار کورد بووە لە کەرکووکە بینیمانە سەردەمانی زێڕین بووە بۆ ئاوادانکردنەوە بۆ خەدەمات بۆ جوتیارەکان دێمە سەر بازگەکان بەداخەوە من لە ساڵی 2002 بە دواوە حکوومەتی عێراقی بیری لەوە کردەوە کەوا بازگە لە نێوان پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستانە دابنات من لە ماوەی 4 ساڵی پێشووە بە بەردەوامی بە دوواداچوونم کردو بۆ بازگەکان بێگومان بازگەی سەدەی مووسڵ و چیمەن و دارەمان و بازگەی باغاو مەحموو کە لە سنووری سلێمانی و گەرمیان و دیالەیە گەورەترین کێشە و گیر و گرفتە بۆ جوتیار بۆ هاوڵاتی بۆ بەرهەمی ناوخۆ بۆ کارگەکانی سنووری هەرێمی کوردستان لێرە بەشێک لە کارگەکان ئەتوانم بڵێن تەنزیم کراوە بەشێک لە کاری جوتیارەکان تەنزیم کراوە بەڵام بەرهەمی کشت و کاڵی جوتیارەکان بێجگە لە گەنموجۆ تەنزیم نەکراوە بۆیە ئێمە پێشتریش ئێمە سەردانی عومەر وایلیمان کردووە کە بەڕێوەبەری دەڕوازە سنووریەکە سەردانی ئەتوانین بڵێم سامی سوودانی زیاد لە 10 جای ئەمە وەکو فراکسیۆنێکێتی سەردانمان کردووە کە سەرپەرشتی دەروازە سنووریەکان و سەیتەرەکانەکە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە باشە کەواتە خاتون سێرەوە ئەوەی کە گرنگە ئەو گرفتانەی کە جوتیاران باسییان کرد و ئەمانە نوێنەری ژمارەیەکی زۆرتری جوتیارانی کوردن لە کەرکووک جۆرێک لە ناومێدی لە لای ئەمانەیە بۆی کە ساڵانێکی زۆر ئەم گرفتانە هەیە و چارەسەر نەکراوە بەڵام ئەوەی کە گرنگە یانی ئێمە ئەو وەڵامە بین بە جوتیارانی کەرکووک کە نوێنەرانی کورد لە بەغداد بە دوواداچوونی بەردەوام دەکەن بۆ چارەسەری گرفتەکانی ئەمان ئەمە گرنگە بڵێ بێگومان ئێمە تەنها کێشەی جوتیاران نییە ئێمە هەزاران کێشە هەیە کێشەی موچەمانەیە لە بێگومان ئەمە بەشێکی وەک بەشێکی کە کێشەی بازگەکان یعنی ده هەزاران کێشە هەیە لە نێوان بەغداد و لە نێوان عێراق ئێمە بە دوواداچوونی بۆ ئەەکەین بۆیە من بە جوتیارانی بەڕێز ئەوەی کە لە ستۆدیۆی لای ئێوە ئەوەش لە دەروەی پیانەڵێم فراکسیۆنی کێتی نیشتیمانی کوردستان دەرگای کراوەیە بۆ هەموو جوتیاران هەر کێش و گیر و گرفتێکیان هەیە ئێمە ئامادەی نەک نووسراویان بۆ بکەین ئامادەین
فەرمانگە بە فەرمانگە لەگەڵیانە بڕۆین بۆ کێشە زۆر باشەکانیان بەڵام ئەگەڕینەوە بۆ بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورە دڵنیایانە دەینێکەوە بە دوواداچوونی تەواوەکەن و ئیشەڵا ئەنجامی باشیشی ئەبێت بە دوواداچوونەکانمان زۆر گرنگە بێ دێمەوە بۆ ئەوەی کە باسی فەرقی گەنم ئەکەن لە 700 بۆ 500 ئەمە لە سەردەمانی ئەنجومەنی وەزیرانی محەممەد شیع سوودانیە بڕیاری لەسەر درراوە لە ئێستادا گەنم لە جوتیاران وەرگیراوە ئەو بڕیارە لە ئێستادا هەڵوەشانەوەی زۆر گرانە بێت بەڵام ئێمە بڵێنیانە پێدەین هەر بە دوواداچوونی بۆ بکەین کاری لەسەر بکەن دەستان خۆش بێت خات و سروە بە داوای لێبوردنەوە ڕەنگە ئەم بابەتە زۆر زیاتر هەڵبگرێ بەڵام کاتی زۆر زیاترم پێدرا زۆر ببورن ناتوانم بگەڕێمەوە بۆ لاتان لەبەر ئەوەی کاتژمێر 8 بە داوای لێبوردنەوە بۆ بینەرەکانمان ڕەنگە چەند خولەکێک ستۆدیۆی 8 دوا بکەوە بەهۆی بەرنامەکەی ئێمەوە داوای لێبوردن لە بینەرەکانمانەکەین و داوای لێبوردن ئێوە شەکەی نەگەر نەمانتوانی بە کاتی پێویستان پێ بین بەڵام بە هیوای ئەوەی کە توانی بێتمان لە بەرنامەکەدا زۆرترین کێشە و گرفتەکانی جوتیارانی کوردی کەرکووک لە ڕێی فایل و دیاردە و شاشە جوانەکەی کورسان نیوزەوە بگەینە لایەنی پەیوەندیدار بە هیوای ئەوەی کە لە ڕێی بەرنامەکەی ئێمەوە بتوانرێت چارەسەری گرفتەکانی جوتیارانی کورد لە کەرکووک بکرێت. سوپاس بۆ میوانەکانم، سوپاس بۆ